بسم الله الرحمن الرحیم بینەران و بیسەرانی پێیام سڵاو و ڕێستان لێبێ لە گفتوگۆیەکی تایبەت لەگەڵ ئێوەی ئازیز و خۆشەویست داین. بەڕێزان دیارە ئێستا ئێوەی ئازیز لە کەناڵەکانەوە و لە شاشەی پەیامی شۆ بینەری ئەوەن کە لە ئاسمانی هەرێمی کوردستان دیاردەی مانگگیران هەیە. دیاردەی مانگگیران وەکو یەکێک لە سونەتە کەونیەکان وەکو یەکێک لەو حاڵەتانەی کە یان دیاردانەی کە لە گەردووندا ڕوودەدەن مانگگیران، خۆرگیران، بوومەلەرزە یان هەر حاڵەتێکی تری سروشتی. لە ئێستادا مانگگیران هەیە. ناونیشانی گفتوگۆی ئەم گفتوگۆیەمان لەگەڵ میوانە بەڕێزەکەمان ئێمە وەکو موسڵمان چی بکەین لە کاتی ئەم دیاردانە بە تایبەت مانگگیراندا. مامۆستاجیان زۆر بەخێر بێ میوانەکەمان بەڕێز مامۆستا عەفان شێخ سەدیق سەرگەتی زانای ئاینێ زۆر بەخێر بێ و سوپاسی ئامادەبوونت دەکەین. دیارە پێش ئێمە هاوکارانمان مامۆستا محەممەد ئەحمەد میوانی بەرنامەکە بوو لە ڕووی زانستی و باسی لە دیاردەی مانگگیران کرد. ئایا مانگگیران چۆن ڕوودەدا؟ ئێمە دەمانێت وەکو موسڵمان بزانین دیاردەی مانگگیران چییە و پێشتر کە لە سەردەمی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وەسەلام ڕووی داوە چۆن مامەڵە لەگەڵ ئەم حاڵەتە کراوە و لە کاتی مانگگیرانیشدا ئێمەی موسڵمان چۆن پێویستە چی بکەین، چۆن مامەڵی لەگەڵ بکەین. بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله. ئێمەش ڕێز و سڵامان بۆ بینەران و بیسەرانی پەیام هەیە. میدەوان ئەو چەند خولەکەی کە لە خزمەتیانە دەبین ئەو بابەتەی کە دەمانەوێت باسیکەین ئەگەر نەتوانین بە درێژی و بە تەواوی باسیکەین بە سڕوپڕی باسیەکەین فکرەیەکیان بۆ دروست بێ بەڵێ خۆیان بتوان بگەڕێن بە دوای بابەتەکە چونکە زۆر جا عادەتی بەرنامە وایە کاتەکە مەجال نادا هەمووی باسکی بەس خۆ دەکرێت فکرەیەک بدەینە بەرامبەرەکەمان ئەویش بتوانێت خۆی بگەڕێ بە دوای درێژەی بابەتەکەدا بۆی کەوا شتێکی لێ حاڵی بێ ئەمە چییە و ئەمە چین. طبعا دیاردەی مانگگیران و هەتاوگیران لە سەردەمی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دیاردەی مانگگیران نەبوو. ئێمە کە باسی دەکەین باسی قۆناغی مەدینە دەکەین. بەڵێ لە قۆناغی مەکە هەرچی بوو بێ مانگگیرانە هەتاوگیرانە ئێرە هیچ باسێکی تێدا نیە لەبەرەوەی تا هیجرەت دەکرێت بۆ مەدینە ئەوانەی کەوا بێجگە لە نوێژە فەرزەکان تەنات نوێژی جومعە نوێژی جەماعەت نەکراوە نوێژی جومعەیەک نەکرابێ کە خوای گەورە و واجب ئەمری پێەکە کاتە نوێژە سونەتەکان بە تەریقەی ئەولا نەکراوە کاتێ ئەم دیاردەیە لە کێوە دەست پێەکە لە مەدینەوە دەست پێەکە لە دوای کۆچی پێغەمبەر صلی الله علیه وسلم. دیاردەی مانگگیران لە سیرەدا ثابت نەبووە لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم هیچ جارێک مانگگیرابێ. ئەوەی لە سیرەدا ثابت بووە تەنها یەک جار لە سەردەمی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە قۆناغی مەدینە هەتاو گیراوە. ئێمە باسی ژیانی پێغەمبەر دەکەین صلی الله علیه وسلم نەک باسی ئەوەی بڵێن گیرابێ یان نەگیرابێ. بەڵێ نەوەکو بە بینەران و بیستران وا تێ نەگەن کە بڵێن کاکە ئەو معلومە هەڵەیە تۆ چی پێشکەشی خەڵکی دەکەی. ئێمە لە ژیانی مەدینەی پێغەمبەر صلی الله علیه وسلم جارێکم حاڵەتە ئەوەی ثابت بوو بێ یەک جار هەتاو گیراوە. بەڵێ ئەو جارش کە هەتاو گیراوە بەڵێ کاتێکی ناسک بووە لە ژیانی سەحابە و پێغەمبەر صلی الله علیه وسلم. ناسکیەکەی لە چیە بووە؟ لەوەدا بووە کەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم کوڕەکەی وەفات دەکات. ئەو ڕۆژی کوڕەکەی وەفات دەکات هەتاویش دەگیرێ. لای ئەوان عادەت بووە یعنی وا هاتووە دەماوەدا هەتاوگیران و مانگگیران لەبەر لەدایک بوون یا مردنی کەسێکی گەورە ئەو دیاردەیە ڕووەتە. دیارەمە پەیوەندی بە پێشتری فکرەی باگراوندێکی پێشتری عەرەبەوە هەبوویان نەتەوەکانی پێشووترەوە هەبوو. خەلفیەتێکی نەتەوەی زیاتر تەئسیری فەرهەنگ و سەقافەتی فارسی بەسەرۆزاوە. بەڵێ چونکو جەزیرەتول عەرەب بەحرین دەسەڵاتی فارس بووە لەو لاشەوە بۆ خوارەوە یەمەنی دەسەڵاتی فارس بوو. طبعا عێراقی شەم کە سەزانی کە بەغداد باغی داد بووە مەدائین و سلمان پاک پایتەختی ئەوان بوو. کاتە جەزیرەتول عەرەب زیاتر سەقافەت و کولتوری فارسی بەسەرۆزاڵ بوو. ئەم باگراوندە باگراوندێکی سەقافەتی فارسی بووە لە ناو عەرەبی شاماوەتە. بۆیە کە ئیبراهیم پێغەمبەر وفاتە یەکسەر ئەو ڕۆژە چییە بێ هەتاوەگیر یەکسەر زەینی سەحابەکان
دەچێ بۆ ئەوەی حتا ئەمە سەحابەن یعنی بزانن چەند لە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم ژیاون بەڵام مادام حاڵەتەکە حاڵەتێکی نامۆ بووە لە سەردەمی ڕووی نەداوە ینی مامەڵەی پێشتری لەگەڵ نەکراوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لەگەڵا نەکراوە عەلەیهی سەڵات وسەلام قسەی لەبارەوە نەکردووە بۆیە ئێستا ئەوان تەحەیورن نازانن چۆن مامەڵەی لەگەڵ هەر دەشێ ئەمە درێژکراوەی پێشتر بووی کە قسەی لەسەر هەر ئەوەیە چونکو بۆچی ئێمە گەر یەک قەوسێکی لێرەوە نیشتێکی تر باسکەین بڵێن ئێمە نوێژەکانمان فەرزەکان لێکڕێن ئێمە توانین سنەتەکان هەندێک تەصنیفات بکەین ئێمە کۆمەڵێ سنەتمان هەیە تایبەتن بە مەکانەوە کۆمەڵێ سنەتمان هەیە تایبەتن بە دیاردەیەکەوە جوانە کۆمەڵێ سنەتمان هەیە تایبەتن بە زەمەنەوە کۆمەڵێ سنەتمان هەیە تایبەتن بە فعلی ئینسانەوە مەسەن ئێمە سنەتێکمانێ پێوترێت سنەتی دەستنوێش سنەتی دەستنوێش تایبەتە بە دەستنوێشەوە کابرا بۆی نییە هەر کات بێ دوورکات سنەتی دەستنوێش بکە سنەتی تەحیەت المەسجد تایبەتە بە مزگەوتەوە بە مەکانێکەوە تۆ چوویتە ئەو مەکانە ئەنجام دەی سنەتێکمان مامۆستاوەکو هاوکاران مێستا لەسەر شاشەکەشەوە دیارە خەریکە دیاردەی مانگگیران بە تەواوەتی ئێستا دیاردەی مانگگیران ڕوودەدا بڵێ بزڵبت کەمێکی کەمی ماوەڕێک ئێستا و کاتێککە خەریکە مانگگیران تاریک سنەتێکمان هەیە تایبەتە بە دیاردەیەکەوە ئەمەش پێوترێت سنەتی مانگگیران و تاوگیران یعنی ئێستا ئەم شۆ بڵین لە سەعات 9:30 تقریبا دەستی پێکرد لە هەرێمی کوردستان دەرکەوت تۆ سەعات 8 ئەگەر سنەتی مانگگیران کردبێ هیچ معنای نابێت نەگەیشتۆ بە دیاردەکە نەگەشتۆ چونکەمە تایبەتە بە دیاردەکەەوە کە دیاردەکە نەبوو نابێت ئەم دیاردە مادام هەتاوگیران دیاردەیەکی نامۆ بوو لە کۆمەلگای مەدینەدا لە دەسەڵاتی ئیسلامیدا چۆن تەعامل لەگەڵ ئەم دیاردەیە بکرێت لەبەرەوەی ئەوان هەمان تەعاملی جاهلیان لەگەڵا کرد وتیان دیارە کە کوڕەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە کوڕی کەسێتی کوڕی پێغەمبەر صلی الله علیه و سلم کەسێکی سادە نیە ئاسایی وتیان دیارە مردنی ئەو هەتای بۆتە هۆی خۆشگیران بڵێ بزڵبت ئەمە خاڵی دووەم کە هەتاو دەگیرێ پێغەمبەر صلی الله علیه و سلم لە ماڵەوە دەبێت لە صحیح بوخاری لە سنەنی مسنەدی ئیمامی ئەحمەد لە سنەنی ئیبن ماجەدا حەدیث 2 حەدیث 3 حەدیث هاتووە دەربارەی تەعاملی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەگەڵ ئەم دیاردەیە چی بوو لە صحیح بوخاری ئافەرمێ پێغەمبەر صلی الله علیه و سلم لە ماڵەوەیە کە هەتاو دەگیرێ ئەفەرمێ خەرەجە یەرجر ڕیداءه حتى انتهى إلى المسجد کە پێغەمبەر صلی الله علیه و سلم هەتاو ئەگیرێ کە سیر دەکات هەتاو گیراوە وەکو بڵێ چۆن ئاواگەر ئەم تعبیرە بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم پەشۆکارێک دروست لەبەرەوەی کە جلەکەی لەبەرکە داوام یعنی فریان ناکەوێت جلەکەی لەبەرکە یەزر ڕیداءه بە دوای خۆیان ڕای دەکێشێ ئەمە دوو شتمان پێ دەڵێن یەکێک لەو شتە ئەمەیە ئەم دیاردەیە کە ڕوئەدا پێغەمبەر صلی الله علیه و سلم نازانێ ڕوئەدا یعنی وەکو بڵێ علمی مسبەقی بەم دیاردەیە نەبوو هەرچەند لەو زەمانەدا علمی فەلەک و گەرد و ناسی علمێکی باو بوو لەبەرەوەی دەبینین لە سیرە کە بە صەحیحی هاتووە لە دایکبوونی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە لە دایکە بێ کۆمەڵێ فەلەک ناس لە ڕێی هەندێک ئەستێرەوە کاتەکەیان دیاری کردووە بەڵێ ئەڵێن ئەوە ئەو کەسێکەوە بڵێن ئەگەر ئەم تعبیرە ئاوا بڵێن دنیا چاوەڕێیەکە لە دایکە بێ کاتە دیاردەی فەلەک ناسی ئێمە ناوان بچین ئەو باسە بەس دیاردەی فەلەک ناسی زانستێکی بابووە لەو کاتە زانی ویانم لەبەرەوەی ئەو خەڵکە خوێندەواریان نەبووە لە نەخوێندەواری خۆیان لە ڕێی ئەستێرەکانەوە ڕێیان کردووە کاتیان زانیوە فەسڵیان زانیوە کاتە دیاردەی فەلەک ناسی علمێکی تازە نییە علمێکی کۆنە و ئەم علمە لای علەمای ئومەتی ئیسلامی علمێکی زۆر زۆر متەداول بە حتا لە حوجرەی سەردەمی پێش ئێمەشا خوێنراوە ئەو علمە لەگەڵ باشە مامۆستا ئێستا تعدیلات کە ئێستا لەبەرەوەی کاتەکەیەتی مسلمانان لەم کاتەیە پێویستە ئێستا چی بکەن پێغەمبەر صلی الله علیه و سلم یەزور ڕیداءه هاتە دەر ئەم تەعامل لەگەڵ دیاردەیە چی بکەن پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی لە کاتی بینینی ئەم دیاردەیەدا یەکەم وتارێکیتە فەرمووی هەتاو مانگ دوو دیاردەی دەسەڵاتی خوای گەورەن بە مردن و حیاتی کەس نائگیرێ نەبەر ئەبێ کەواتە ئەی چی بکەین لەم حاڵەتەدا پێغەمبەر صلی الله علیه و سلم وەکو دینی ئیسلام کە دەیوێ بەرنامەکانی دینی ئیسلام بەرنامێکی سەربەخوو جیاوازە
چۆن دەوێت شخصیەتێکی سربەخۆ تایبەتی خۆی دروستکە لە هەموو هەلومەرجێکی ئانی قسەی خۆی هەبوو قسەی پێغەمبەر صلی الله علیه وسلم وەکو مشەڕعێک ما ئاتاکم ڕەسوول فەخذوه وما نهاکم عنه فانتهوا ئەطیعوا الله وأطیعوا الرسول کە چەندین ئاەتمان لەم بابەتەیە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی خەڵکینە وەرن پێتان بڵێم ئەم دیارەی یەکەم بۆ ڕوونکردنەوە کەواتە هیچ پەیوەندی بە ژیان و حیاتی مردنی کەسەوە ئەی چی بکەین باشە ئەی ئەوە دانیشتنادەی سیرکردن زانین چی بوو فەرمووی ئەگەر شتێکی وا هەبوو وەرن عیبادەت بکەن دوعا بکەن استیغفار بکەن لە حەدیثەکەی موسنەدی ئەحمەدا فەرمێن ئەمەی کەوا پێغەمبەر صلی الله علیه وسلم بینی بە هەڵە داوان هاتە دەرەوە ترسا قیامەت بێ باشە ئەگەر ئێستا بڵێن زەوی دەکەوێتە نێوان هەتا و مانگەوە ئەگەر نەجوڵێکی ئەتوانێت بیجوڵێنە بێچکە لەخۆ ئەلێرەوە شەرع ئەفەرمێ پەنابەرن بۆ ئەو خودایە کە خالقی هەموو بوو چۆن تەعاملی لەگەڵا بکەین شەرع بڕیای داوە نوێژێکی بڕیارداوە لە هەتاوگیرانە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەمری کردووە هەتاو بەرەبێ بەردەوام بێن نوێژکەن استیغفار بکەن دوعا بکەن کەواتە موسڵمان ئینسان بەگشتی ئەگەر بیر کاتەوە لە کۆمەڵی وێستگەتا دەکاتە ئەو قەناعەتی کە هیچی بەدەست ئا چەند متەکەبر بێت چەند خۆ بەزلزان چەند خۆی بە مهم بزانێ ئەگاتە شوێنە سێرەکایکی بەدەست فرعون خۆی بەخوا دەزانێت بەس گەشتە نقطەیەک لەو نقطەدا کەزانی هیچ نییە پەنای بردە بەرکێ ئامەنت بما ئامەنت به بەنو ئیسرائیل ئێستش ئەو خەڵکانی کەوا دژی دین و دینداری و خوا و پێغەمبەر صلی الله علیه وسلم ئێستا ئەتوان هەر بەبینینی ئەم مانگەی کە گیراوە ئەگەر بەس یەک تۆز عەقڵیان بخەنە کارتور بێ لە ڕووی جەناب میسە ئەگەر ئەو قەناعەتێکی هیچیان پێن لەبەرەوەی شەرع ئەفەرمێ ئینسان لە حاڵەتەی کە دەگاتە حاڵەتێکی ئەو پەڕی زەعیف و هیچی بەدەستنی پەنا بەرێتە بەر خالقی ئەم کەونە بۆی لە خالقی ئەم کەونەوە خوای گەورە یارمەتیەکی بدا ژیانی بەردەوام وەکو عەرزم کردی ئەگەر زەوی هەتاو نەجوڵێن چی ڕووەیە کەواتە قیامەتە کەواتە شەرع ئەفەرمێ پەنا بەرە بەرچی بەرخوای گەورە بەچی دوعامان هەیە استیغفارمان هەیە نوێژمان هەیە شەرع هاتوو نوێژێکی بڕیارداوە کەوا لەم شەوەدا لە کاتی بینینی دیار دەکە تەمان پێشبینینەکە ناکرێت چون گوتمان ئەم سونەتە پێوەستە بە چیەوە بە دیاردەیەکەوە کە دەبێت ڕوو بدات ئەبێ دیاردەکە ڕووی دابێ لە حاڵی ڕوودا نابێت تەواو نەبوو بێ وەکو ئێستا دیاردەکە تۆ بیبینی نەک شوێنێکی تر بیبینە چونکو شوێنێکی تر بینە پەیوەندی بە تۆنی وەکو ئەو وایە بڵێن کاکە من دەستنوێژم گرتۆ تۆ نوێژکە نابێت ئەوە ئەم نوێژێکەوە شەرع بڕیای داوە بە تاکی شەکرێ بە جەماعەتی شەکرێ پێغەمبەر صلی الله علیه وسلم بە جەماعەت کردوێتی بۆ سەحابەکان و نوێژەکانی شەو زۆربەی زانە ڕەئیان وایە هەر نوێژێک حتا نوێژی مردوو هەندێک لە زانا پێی وایە گەر نوێژی مردوو بکێتە شەوە بە جەهری ئەکرێ کاتە نوێژی مانگیران بەشەوە بە جەهری ئەکرێ بە کۆمەڵیش دەکرێت ئیمامێک نوێژەکە دەکا بۆ هەموو خەڵک ئەم نوێژە جیاواز لە نوێژە ئاساییەکانە بەڵێ دوور کاتە بەڵام جیاواز لە نوێژە ئاساییەکە جیاوازی ئەوەیە لە هەر کاتێکامە لە نوێژە ئاسایی یەک ڕکوع و دوو سەجدە هەیە بەڵام ئەم دوو ڕکوع و دوو سەجدەی تایە یعنی وەک بڵێ هەر کاتێکی لە قیامەکەیە وەکو دوو ڕکاتی ئاسایی وایە بەڵام سەجدەکان وەکو یەک وایە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ئەنجامدانی نوێژەکە بڕیاری داوە کەوا نوێژەکە دەبێت درێژ بێ بەردەوام بێ هەتاوەکو دیاردەکە کۆتایی پێدە یا بەرەو کۆتایی علمیین ئەوەی کەوا من متابعەم کردوێ یا بیست بێتم هەتاو کە دەگیرێ خراپترین شتە کە بە چاوی ئاسایی سەیری هەتاوکی بە چاوی ئاسایی سەیریکی هەم عیبادەت دەکەی لەو کاتێک کە نوێژەکە درێژ بکەیەوە هەمیش خۆت بە دوور دەگری جەستەی تۆیە لە زیانەکانی شکە زیان بەخشانەی کەوا لە کاتی هەتاوگیرانە دەردەچێ بەڵێ وایە کەواتە شەرع فەرمێ نوێژە بکە نوێژەکە چۆنە دوور کاتە وەکو هەموو نوێژێکی ئاسایی بەڵام جیاوازەکەی لەوەدایە کە کابرا نیەت ئێستا کە ئێمە دەستمان کرد بە نوێژ نیەتمان ئەوە بووکەوە نوێژی مانگیران بکەین ئەمە نیەتەکە محلی دڵە هەموو زانایان بێگومان ئینەمە الأعمال بالنیات نیەتەکە
کە دەست پێ دەکەن لە ڕکاتی یەکەمە لە خوێندنی یەکەمی ڕکاتی یەکەم ڕکاتی یەکەم دوو خوێندنی تایە دوو ڕکوعی تایە دوو سەجدەی تایە ئەسڵ ئەوەیە لە خوێندنی یەکەمی ڕکاتی یەکەمە لەگەڵ خوێندنی دووەمی ڕکاتی یەکەم خوێندنی یەکەمی ڕکاتی دووەم خوێندنی دووەمی ڕکاتی دووەم جیاواز بن یعنی نوێژەکە درێژ بێت لە ڕکاتی خوێندنی یەکەم درێژ بێت ڕکوعی نوێژەکە هی خوێندنی یەکەم زۆری کەم نەبێت لە قیامەکی خوێندنی دووەمی ڕکاتی یەکەم لە خوێندنی یەکەم تۆزە چیتر بێ کورتتر بێت ڕکوعی دووەمی قیامی یەکەم ڕکاتی یەکەم زۆر جیاواز نەبێت لە قورئان نابێت کاتە سەجدەکانی شەر بە هەمانش بۆچی لەبەرەوەی ئینسان لەو کاتەدا حاڵەتێکی نائاساییە ئەم حاڵەتە نائاسایی ئینسان ئەو پەڕی زەعیفی خۆی بۆ خوای گەورە دەرخە کاتە ئەو پەڕی دوعا و پاڕانەوەی بۆ خوای گەورە لە نوێژەکەی بیکە چونکە پیامبەر صلی الله علیه و سلم أقرب ما يكون العبد إلى الله وهو ساجد فأكثروا فيها الدعاء فقمنوا أن يستجاب لكم أو كما قال كاتە ئینسان لەم حاڵەتەدا لە حاڵەتی ترسە عادەتەن ئینسان زیاتر مەسەرەن ئێستا بڵێن ئەگەر ئەم نمونێ ئاوەلای المەثل الأعلى مناڵێک ئەگەر لێت بترسێ زیاتر بەگوێر دەکەن لەو حاڵەتانەی کەوا محتاجی تۆیتر ئایا لێت بترسێ یا چاوەڕێ بە شتێکی بیتێ زیاتر بەگوێر دەکەن والله المەثل الأعلى ئینسان لە حاڵەتی ئەوەی کە ئەترسێ شتێکی خراپتر ڕوو بدا مەسەڵ تۆ دەبیدی کەسێکەکەوە نوێژ ناکە بەس کە نەخۆش دەبێ دکتۆرەکانی تر چاریان پێنامێنێ علاجێکی ئاوا سەرپێی دەکەون دەڵێن با بچێتەوە ماڵ و ئیسراحەتکە زیاتر ڕوو دەکاتە خوای گەورە کاتن لەم حاڵەتەدا ئینسان کە ئەم دیاردانە دەبینێ دەترسێ لەو یعنی ئەوە ژیانی لا خۆشە دەترسێ لەوەی بەیانی نەکاتەوە دەترسێ لەوەی ئەم دیاردەیە وای لێ بە قیامەت هەڵبێ لەبەرەوەی زیاتر ڕوو دەکاتە خوای گەورە لەبەرەوەی پیامبەر صلی الله علیه و سلم فەرمێن نوێژەکانتان درێژترکەنەوە چونکە ئەم کەسە لە نوێژی ئاساییە تۆ نوێژێکی درێژکە لەم زگەوتێکا جەماعەت کە ئەگەر نوێژەکە تۆزێ درێژ بە خەڵک چی لێەکە بەڕاستی خەڵک تۆزێ دەڵێن بەخوا درێژ بەس لەم حاڵەتانەدا خەڵک ناڵێن حاڵەتێکی تایبەتە ئایان بۆچی تایبەت لەبەرەوەی ئەترسێ ئەزانە کە هیچی بەدەست نییە کاتە شەرع پیامبەر صلی الله علیه و سلم فەرمێن نوێژەکانتان درێژکەنەوە عیبادەتەکانتان زیاترکەن زەلیلی خۆتان بۆ خوای گەورە زیاترکەن بزان ئەگەر خوای گەورە بەری نەدا کەس ناتوانێت بەری بدە کاتە شەرع بڕیای دا و یەکەم نوێژ بکەین دوای نوێژەکە شەرع بڕیای داوە کەوا چی بکەین دوعا بکەین زۆر لەخوا بپاڕێن زۆر داوا لەخوا بکەین چونکە دوعا دائما ئەو پەڕی کەمی منە بەرامبەر بە خوای گەورە شەرتیش نییە ئینسان هەچی دوعا بکا وەرگیرە بەڵام دوعای هەندێک کات زۆر جیاوازە لە هەندێک کاتی تر بۆچی خوای گەورە لە قورئانە باسی خەڵکێکی بێدینەکە إذا ركبوا في الفلك كاسو سواري كشتيه بن يعني ليس هذا سواري في الركعة بن أصلنا وراسي دريا سيرك لنا وراسي دريا بنسكي كان دزناك بدسي بيو شي ديار هيج ديارني بس من شو بس كلا دريا شي تمام هيج ديارني بس رأي لها مشتاق كأشيتا أسمان لا أسمان وتيارك الريدك لا بريك أو الشبولة كده بەهۆی بەرکەوتەی شەپۆلێکی هەواوە بەرگە هەوایە لەرەیەکی لێ ئەو تیارە لە ئاسمانەوە چی ئەکی یانی کاتر لەو حاڵەتەدا هەچی دوعات هەیە بیکە بۆچی لەو حاڵەتەدا ئیتر تۆ ئەو پەڕی زەبوونی و زەلیلیە دەستت لە هەموو شتێکیش بڕاوە دیکەڕێ لەمەیکەوە تۆ یعنی خودایە من هیچ نیم ئەوە تەنها تۆی دەستیشی لە هەموو شتێک بڕاوە مەسەڵ کابرا بڵێن ئەگەر لە سیارێکی لەسەر جادە بێ پێچێت ئەگەر لەسەر زۆر سەریع نەبێت تایەکیشی بتەقێت ومێدی بە ئەستۆفەکەی هەرێ یا بە برێکێکی هەیە بەس هیچ ومێدێک نییە ئاسمانە بەس ومێدی بە چیە بێ کاتت لەو کاتەدا دوعا زۆر وەرگیراوە بۆیە لە حاڵەتی ناڕەحەتی و موسیبەتە شەرع بڕیاری داوە ئینسان زۆر دوعا بکە هەر دوعایەک لە ناخەوە بێ خوا وەرێگری هەر کەسە بێ ئەم کابرای کافرە چۆتە ناو کەشتیەکەوە کە دوعاکان لەخوا ئەپاڕێتەوە دعوا الله مخلصینە لەهو الدین لەخوا لە ناخەوە دەپارێتەوە خوا گەورە لێی وەرەگرێ ئیتر هەر کەس هەیە گرنگ ئەوەی لە ناخەوە دوعاکە بێ دێ باشە خوای گەورە دوعای کەسێک لە ناخەوە وەرگرێ کە ئەم کەسە بێدینیش بێ
دوعای کەسێکی ئیماندار ئەولاتر ئیماندار ئێستا لە سوچێکی مزگەوتە دانیشتووە یا لە سوچێکی ماڵەکەی دانیشتووە بیر لەوە دەکاتەوە تەنها خوای گەورە دەسەڵاتی بەسریایەتی بیر لەوە دەکاتەوە حاڵەتێک ڕوو دەدا ئێستا ئەوە ئیتر مانگ گیراوە ڕووناکی مانگ بە زەوی ناکات زەوی هەمووی خەریکە تاریکە بێ کێ ڕووناکی ئەداتە زەوی ئەلەوێدا هەچی دوعات هەیە بیکە لیمەنی المولک اليوم ئەو خاڵش زۆر گرنگە ئەزانی گرنگەکەی لەمایە ئێستا مەسا ئەو خەڵکێک کە خەڵکێکی بۆ خوا سوڵحا کە دوعاکە باوەڕ فەرمو قەناعەتم نییە یەک شتی دنیا داوا بکە هەرکە ئەسەر نییە دوعاکە قەناعەتم نییە بێت خوای بڵێ سیارەکەم بگۆڕم هەڵە خوای لێم خۆش خانوەکەم بگۆڕم لەبەڕی زۆر گرنگە بۆیە شەرع فەرمێ یەکێکتر لە حاڵەتەکان ئەوەیە کەوا چی بکەم تۆ دوعا بکە لە خوا بپاڕێم یەکێکتر لە حاڵەتەکان ئەوەیە شەرع فەرمی ئیستیغفاری زۆر بکە بۆچی ئیستیغفاری زۆر بکەی چونکە لەم کاتەدا ئەزانی ئیتر دنیا وردە وردە چۆن کابرا کە ئێوارە دەبێتەوە دوای عەسرێکی درەنگ وردە وردە شتومەکەکانی کۆ ئەکاتەوە بۆ کۆ یەکاتەوە لەوەی زانێ بەرەو ئێوارە ئەڕوا پێشەوەی بگاتە ئێوارە با دوکانەکەی هەموو کۆ کردبێتەوە نەبادا تاریک و شتێکی لەبیرچ لە دەرەوە داینی کەسی بیبە لەم حاڵەتەدا کە ئینسان هیچ دەسەڵاتی نامێنێ ئیستیغفارەکە بۆچی ئیستیغفارەکە نەبادا ئیتر ڕۆژ نەبێتەوە نەچێتەوە سەر ژیانی جارانی کاتە زۆر ئیستیغفار بکە لەبەر خاتری ئەوەی ئەی ئەگەر نەچوویتەوە ژیانی جارانی چی بکە ئەگەر چووی بۆ قیامەت کاتە نوێشکردن دوعاکردن ئیستیغفار و داوای لێخۆشبوون لەم کاتانەدا یەکێکن لەو عیبادەتانی شەرع ئەمری کرد کابرایە کاتە لای شێخ الئیسلام ابن تەیمیە بە ڕەحمەت بێ پرسیای لێ کرد قوربان ئیستیغفار بکەم یا سوبحان الله بکەم کامیان گەورەی طبعا عیبادەت ئەذکار کات و شخص و شوێن فەرقی هەیە ئەفەرمێ شێخ الئیسلام فەرمووی تۆ بڕۆ ئیستیغفار بکەی باش زانایان دەفەرمون بۆ شێخ الئیسلام ابن تەیمیە فەرمووی ئیستیغفار بکەی باش ئەفەرمون لەبەرەوەی ئەو کابرای ناسیوە ئەو کابرا وەکو قاپێکی دەفرێک وایە چڵکنە دەستا ئەو دەفرە پێویستی بە چییە پێویستی بۆنی بیخێتە ناو معرەضەوە خەڵک بیبینێ یا هەڵیگری پێویستی بەوەیە کەوا بیشوی بە شتێکی ئاسایش نەپاک نابێتەوە ئەستەغفر الله دەبێت ئەبێ بە شتێکی پاکۆکر پاکی کێتەوە کەواتە بە ئیستیغفاری پێویست کاتەی ئینسان لەم حاڵەتانەدا دەبێت بە هەموو وجودی ڕوو کاتە خوای گەورە بە هەموو وجودی بگەڕێتەوە بۆ لای خوای گەورە زۆر بەداخە و زۆر خەڵکە ئێستا ئەم حاڵەتە بە بەڵێ بەڕێزان عەفو مامۆستا لە ئێستادا مانگ بە تەواوەتی دیاردەی مانگگیران کو دەڵێن لە 100% مانگ گیراوە ئێستا مانگ هەمووی داپۆشراوە بەڵێ زۆر بەداخەوەندی خەڵکە ئێستا ئەوە من بالمناسبە زۆر جاڵم پێم سێرە زۆر خەڵک لە هەموو کاتێکا سێڵفی ئەگرێ لەوە چی ئێستا خەڵکێکەیە بچیاوە بوەستێت و سێڵفی لەگەڵ مانگا بکرێن بۆی پێ بڵێ ئەو کاتێ مانگگیرا من سێڵویم لەگەڵاکرد بەس ئەم بزان ئاکاری ئومەتی پێغەمبەر نابێ وابێ یعنی ئێمە زۆر کات زۆر بەداخەوە لە کاتی تنگانەکانە کە زۆر پێویستە ڕوو بکەین خوای گەورە ناتوانین بیکی لەبەرەی مغریات ئەوەندە زۆر بوو ئەوەندە دڵمان داوەتە شتەکانی تر دڵمان بەوە نەداوە پێچێ زۆر خەڵکە بێ ئێستا ئا لە سەربان دانیشت بێت چای بڕی بێتەمان کەی بەرەبێ کە مع العلم پێغەمبەر صلی الله علیه و سلم نە ئەمری کردو نەوای کردو کاتێ ئێمە گەرمانێ ئومەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەبێ بەردەوام لەم سێ حاڵەتەدا بین ئاسایی بچیتە سەربانیش دانیشی بەس بەدەم ئیستیغفارەوە سێریکی بەدەم دوعاوە سێریکی بەردەوام لێ نوێژەکەت بکەیت تا خوای گەورە ئەم دیاردەیە بەخێر بگێڕێ خۆگەر خوا نەخواست ئەم دیاردەیە بەردەوام بێ چ قووەتێکی دنیا هەیە زەوی لابا لەوێ چ قووەتێکی دنیا هەیە بتوانێت ئەڵێ یەکێک لە سەردەمی دەسەڵاتی کۆمونیستیە لە رووسیا زانایەوتی ئەمهلونی ئەخلق لەکم ئینسان 5 ساڵ چۆ مختبەرەوە نهاتە دەرەوە دوای 5 ساڵەکات وتی چیت کەوتی ئەسڵن هەر هیچ ناکرێت نەک ئینسان هەر هیچ دروست ناکرێت دروستکردنی قەترەیە ئاو چۆنە خۆ هەموو علم ئەزانێ ئاو لە H2O
2S لەگەڵ O2 بێتە S2O باش بۆ ناتوان قەترێ ئاو دروستکە کاتە ئەگەر ئەم دیاردەیە خوای گەورە سوبحانەهو وتەعالە نەیگۆڕێکی ئەتوانێ بیگۆڕێ بۆیە بەڕاستی هەندێک شتی هەڵا هەیە ئینسانی مسلمان نابێ بیکە لەم دیارداندا ئینسانی مسلمان بەڕاستی نابێ بێت ڕێک دیاری تەلەڤیزیۆن دانیشە بزانێت مامۆستا چ دوعایەک زۆر لەم کاتانەدا دوعایە گرنگە ئینسانی مسلمان ئەو دوعای بیکات لە سنەتا من ئەوەی من گەڕاب نەمبینیوە دوعایەکی سابتە مەسەڵەن چۆن وەکو ڕەمەزان عایشە دایکی مەدان فەرمی یا ڕسوڵ الله ئەگەر شەوی قەدر پێگەشتم چی بکەم دوعایەکی تایبەتی هەیە تایبەتیە ئەوەی من دوعام نەبینیوە تایبەت بێ کە وەکو سنەت وەکو سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم ناڵێم مطلقاً نی من ئەوەی متابعام کرد بێ و خوێن بێتەوە دوعایەکی تایبەتم لە سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم نەبینیوە بەڵام استیغفارکردن دوعا هەر دوعایەکی مطلق دین و دنیا استیغفارکەش ئەوە مطلقەکەوە هەیە کاتە تۆ بەدەم سیرکردنیشەوە زۆر ئاسایە کرد دوعا بکەی زۆر ئاسای استیغفار بکەی چاکتریش وایە ئەو نوێژە ئایا نوێژەکە دەکرێتەوە عولەمایان پێیان وایە ئەو نوێژە ئەگەر تۆ کرد نەتوانانی ئەوەندە درێژ بێت تابەر بێت بەردەوام ئەتوانی نوێژەکە دووبارە و سێبارە بکەیتەوە زۆر باش مامۆستا گەلانی پێش ئیسلام یعنی پێش هاتنی ئیسلام هەر لە کۆندا بە دیاردەیەکی وەکەوەی کە باسی سەردەمی ئیسلامیشمان کرد لە سەردەمی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بەڕێزت ئاماژت بۆ کرد کە کللتوری فارسی کاریگەری هەبوو لەسەر موسڵمانە لەو کاتەدا کە بڵێن ئەمە هۆکاری مردنی کەسێکی گەورەیان لە دایکبوونی کەسێکی گەورەیە کە دیاردەی خۆرگیران ڕوویداوە ینی نەتەوەکان بە شێوازی جیاجیا وابزانم سێری ئەم حاڵەتیان کردو لە ئێستاشدا مناڵ بووم هەڵبەت ئێستا نا بەس سەردەمی منداڵی من وابزانم تەنەکەیان لێدا و ئەم زۆرە حاڵەتانە هەبوو پیان وابوو کە جنی بەر مانگ دەگرێ و ئەوە بەم تەنەکە کوتان و بەم دەنگ بەرزکردنەوەی و یان دەفیان شتێکی دەفیان لێدا لەم بابەتانە کە جینی دەڕوا بەرمانگ بەرەدا لە کتێبەکانە باسەکە ئەم دیاردەیە چۆن هاتوۆتە ناو کولتوری مسلمانان طبعاً یەکێک لەو خاڵانەی کە زۆر گرنگایی شەمەیە لە دوای سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەتوانین گەڕن بالذات لە سەردەمی ئەمەویەکان و عەباسیەکان دەسەڵاتی ئەمەوی و دەسەڵاتی عەباسی ئەو خەڵکە غەیرە عەرەبانی کە موسڵمان دەبن فارس ڕوومەکان کە موسڵمان دەبن بە کولتور و فەرهەنگی خۆیان لێرە ناو ئومەتی ئیسلامی یعنی ئەندازەیەک لە سەقافەت و کولتوری خۆیان لە ناو ئومەتی ئیسلامیە هەڵدەگرن ڕەنگیش دەداتەوە لە ناومانە بەتایبەت لە سەردەمی مەئمونە کە پێیتەوترێم چاخی زێڕین کە ئەو دارتەرجمەیەکی دانابوو هەر کتێبێکی بەردەستکەوتایە لە هەر زانستێکە لە هەر سەردەمێکە دەیهێنا تەرجمەی دەکرد بۆ زمانی عەرەبی لە سەردەمی ئەیوبیەکانە دەڵێن تاوان عەرزم کردی کە دیاردە علمی فەلەکوانە خەڵک لە کۆنە ئەویان زانی و دراسەیان کردووی تر بە بەسیتی و ئەوانە بەرحاڵ ئێستا و تەکنۆلۆژیا پێشکەوتنی جیا هەر شتێکی هەر لێ زانی ئەڵێ لە سەردەمی ئەیوبیەکانە فەلەکناسێک دەڵێ ئەم شەو مانگ دەگیرێ تەوە سوڵتانی ئەیوبیش ئەڵێن مانگیرانی نەبینیومە یەکەم جارێتی کەواتە باسکردن لە حاڵەتەکەش دیاردەیەکی قسێژی نامۆیە تازەیە بۆچی لەبەرەوەی نەبینراوە سوڵتان نەبینیوە بەڵێ لە سەردەمی ئەوان نەیبینیەوە مانگ بگیرێ کابرای کردو ناسەڵێ ئەم شەو مانگە گیرێ ئەویش دەڵێ ئەبێ من ئەو دیاردە نامۆیە ببینم نەمبینیەوە مانگە گیرە چۆنە گیرە ئەڵێ ئەگەر خەویشم لێ کەوت بێ هەر ئەبێ بیبینم هەڵمسێنن هەر کەسیش هەڵم سێنە عیقابێتە بەهەرحاڵ دەڵێ مانگ درەنگ دەگیرێ تەمان عادەتی ئەو کاتە خەڵک وای دوعیشا خەوتووە زۆر بێگومان حیمایە و دەربار و ئەوانە بڵێن ئەگەر تعبیر ئەگەر وای شەرت نییە وای بەڵام سعات دەبە دووە مانگیراوە سوڵتانیش خەوتووە هەر کەسی هەڵیشی ستێنێ عقوبە ئەخوا ئەبێ بیشی بینێ نابێت نەیبینێ ئەی چی بکەن یەکێکی ژیر لێ بێڵە وەڵای یەک حەلی هەیە ئەڵێ چێڵە کاکە بچن دەف و تەپڵ بێن بیکوتن ئەویش بە خەبەر دێت و کەسی عقوبە ناخوا
ئەیکتن بەخەر ئەوە چی ئەڵەن قوربانەها مانگیرە ئیتر لەو سەردەمەوە بۆتە عادەت بۆتە کولتورێک لەناو موسڵمانانە دروست بوو ڕەواجدانی ئەم کولتورە خەڵکێک کە بۆ ڕەواجی پێدراوە کاتێکی کەممان ماوە بەستە بۆ ڕەواجی پێدرا عەفو تا ئێستش ئەلحەمدولillah ئێستش خەریکە ئەو دیار لێ نەماوە لەگەڵ پێشکەوتنی عیلم و زانستە زۆر شتێر لە خۆیەوە دەڕوا بۆ ڕەواجی پێدرا لەبەرەوەی هەندێک خەڵک هەیە لەگەڵ حرمەتمە کۆمەڵ شتێک هاتوۆتە ناودینە وتوێتی لێی گەڕێ وەکو عادەت با ئیشی پێ بکەین ئەڵە خۆکو عیبادەت نایکەین وەکو عادەت قەیچیەکە یعنی ئیلا عولەما فەرمون ئەگەر شتێک هاتە ناودینەوە سونەتێک ئەمرێ دەی لێرە خوا پێغەمبەر سەڵام ڕێنمونی کردوین چی بکەین بۆ ئێمە ئەو سونەتە جوانە تەرکین بۆ چی بۆ ئەمە ئەیدا دوایەوە تەپڵ کوتار و دەفت هەر من بەبیرم دێ کاتێ مانگی هاتاوە بگیرە تەقیانە کرد بە ئاسمان بێگومان ئەوە ئانە کۆ تۆزە وەکو ئێمە تەمەنیانە بێ بزانم یاری چ پەیوەندیەکی بە تەقەکردن و بە خۆمە تەخەلک تۆلەکیەکی لەبەرەوەی ئەم دیاردانە دیاردەیەک نامۆن بە شەرعی ئیسلام چونکو غەڵەتە بڵێم ئیسلام کولتور نیە ئیسلام شەرع و شەریعەتە ئەمانە نامۆن بە شەرعی ئیسلام ئیسلام هەرگیز ئەمری بەوانە نەکردووە هەرچی لەگەڵ علم و عەقڵا مسایرە بکە عەقڵی سەلیم و علمێکەوە خزمەت بە شەریعەت بکە ئیسلام لەوێیە بێگومان سپاس بۆ بەڕێز مامۆستا عەرفان شێخ سدیق زانای ئاینی کە لەگەڵمان بووی بۆ ئەم گفتوگۆ تایبەتە کە تایبەت بوو بە دیاردەی مانگگیران لە ڕوانگەی ئیسلامەوە زۆر سپاس دەکەین مادومان کردی سوال بۆ جەناب سەرکەوتوو سپاس بۆ بینەرانی ئازیز و خۆشەویستیش بەخوای گەورە میهرەبانتان دەسپێرین خواتان لەگەڵ Top A